سڵاو بینەرانی خۆشەویست لە چەند ڤیدۆیەکدا دەمهەوێ باسی چەند حقیقەتی ڕزگارکەر بکەم کە بۆ ژیانی مرۆڤ وەکو تاکۆ وەکو کۆ پێویستن. بەڵام بەر لەوەی کە بسمەنێ و کوڕۆکی ئەو باسەوە پێویستە ڕوونکردنەوەیەکم هەبێت لەسەر ژیانی نمونەیی واتە ژیانی ئارمانی و ئیدئال. ژیانی نمونەیی و ئیدئال بە ژیانێک دەکوترێ کە چەند تخم و چەند ڕەگەزی تێدا بێ. یەکەمەوەی کە ژیانێکی باش بێ، یعنی لەگەڵ ڕێسا و بنەما ئەخلاقیەکاندا بگونجێ، ژیانێکی ئەخلاقی بێ. ئەخلاق وەختێک دێتە مەیدانەوە کە ئەویتی دێتە مەیدانێ. ئەتۆ ئەو شتانەی کە وەکو ئێش و ئازارە کە خۆتی لە دوور دەکەیەوە و ئەو شتێکەوە چێژ و لەزەتە بۆ لای خۆتی ڕادەکێشی، سەبارەت بە دیگەرانیش سەبارەت بە ئەوی دیکەش بتوانی ئەو کارە بکەی. وەختێک ئەو کارت کرد، ژیانی تۆ دەبێتە ژیانێکی باش، دەبێتە ژیانێکی ئەخلاقی. یعنی خێرێک کە بۆ خۆت دەتەوێ، بەختەوەریەک کە بۆ خۆت دەتەوێ، بۆ ئەوی دیشت دەوێ. بەڵام ژیان بەوە کامل نابێتە ژیانێکی ئارمانی. دەبێ تخمێکی دیکەشی تێدا هەبێ کە ژیانی خۆشە، واتە ئاسوودەیی و بەختەوەری دەرونی تێدا بێ لە لووتکەدا و ئازار و مێنەدیەکان بۆ کەمترین ئاستی خۆی بڕوات. ئەگەر کەسێک ئاوا حاڵەتێکی بۆ پێشات و توانی لە دەرونی خۆیدا هەست بە ڕزایەتی باتینی بکات و خۆی لە ئێش و ئازارەکان لە دەرد و ڕنج و مێنەتیەکان دوور کردەوە و چێژ و خۆشیەکانی بۆ لای خۆی ڕاکێشە، ئەم فەردە ئەم کەسە ژیانێکی خۆشی هەیە. ئەمە باری سایکۆلۆژیکی هەیە، باری دەروونناسی هەیە. بەڵام ئەوەی تر مەرجی ئەوەڵ باری ئەخلاقی هەبوو. بەڵام گریمان کەسێک ئەو دوو مەرجەی تێدا بوو. بەڵام ئەگەر مەرجی سێوەم واتە ئەوەیە کە ژیانەکەی خۆی بە ژیانێکی بە نرخ و بایخ نەزانی، ئەو ژیانێکی نمونەیی نییە. بەشێکی زۆری بەدەستێنانی ئەم ژیانە ئارمانیە بەدەستی خۆمانە. واتەوەی کە ئینسان بۆ خۆی هەست بکا کە ئەو ژیانە ئەرزشی ئەوەی هەیە کە تێیدا بژی. و سەرجەم ئینسان کە هات هەزینە فایدەی کرد، وەک فارسەکان دەڵێن، تێچۆکان و دەرامەدەکانی لێکدایەوە، بەو نەتیجێگەیش کە ئەو ژیانە بۆ ئەوە دەبێ کە تێیدا بژی، ژیانێکی ئەزمون کراوە، ئەو کاتەیە کە ئەو ژیانە معنادار دەبێ، واتادار دەبێ و ئینسان هەست بەوە دەکات کە ژیانەکەی ئەرزشی هەیە. پس ئەگەر بە کورتی ئەگەر ئینسان ژیانێکی خۆشی هەبوو، ئەگەر ژیانێکی باشی هەبوو، ئەگەر ژیانێکی خاوەن مەعنا و واتای هەبوو، ئەو ژیانە دەبێتە ژیانێکی نمونەیی. ئەگەر یەکێک لەو سێ فاکتەرە نەبن، ئەو ژیانێکی ئارمانی و ئیدئال نییە. ئینشاءڵڵا لە وتارەکانی داهاتوودا باسی سێرێک لەو حەقایق و ڕاستیانە دەکەین کە دەتوانێت هۆی ژیانی نمونەیی بۆ ئێمە پێک بێنێ.